ئێستاش گفتوگۆی بابەتی تەوریەکەم لەگەڵ میوانەکانم لە ستۆدیۆ باسپاسەوەکەم هەڵبەت لە ماوەی ڕابردوودا پۆلێک خوێنکار ژمارەیەک خوێنکار لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەگەڵ چەند مامۆستایەک بەشداریان لە پێشبڕکێی هواوی بۆ تەکنەلۆژیا کرد. هەڵبەت ئەوەی کە جێی خۆشحاڵەیە ئەم خوێندکارانە یاخود ئەم وەفدەی زانکۆی قەیوان پلەی دووەمیان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەستێنا کە ئێمە لێرە بە ناوی پرۆگرامی بەیانی کورسان نیوز و دەستگای میدیای کورسات پیرۆزبیان لەکەین و بە هیواین بەردەوام بن و سەرکەوتوو بن. هەڵبەت بەشداریکردن لەم بۆنە و ئیڤێنتانە چ لە بواری تەکنەلۆجیا بێ یاخود هەر سێکتەرێکی کە بێت لەسەر ئاستی گیان کاریگەری خۆیە بێ بۆ سەرناوەندەکانی خوێندنی باڵا بە تایبەت لە ڕووی ئەکادیمیەوە چ لە زانکۆی ئەهلی بێت یاخود زانکۆ حکومەکان بە شێوەیەکی گشتی. با سوپاسەوە بەڕێز دکتۆر دیاری عەبدولخالق سەرپەرشتیاری خوێندکارانی بەشدار بوو لەگەڵ کەژێ ئامانج بەشداربووی پێشبڕکێی هواوی لە بۆ تەکنەلۆژیا لە ستۆدیۆ لەگەڵماندان. سوپاس بۆ ئامادەبوونتان. بەیانیتان باش، بەیانی باڵستان و بینەران و بیسەرانی کورسات باش. زۆر سپاس. دکتۆر با سەرەتاوەوە دەست پێ بکەین ئەگەر بە کورتی باسێکی ئەم پێشبڕکێمان پێ بکەیت چۆن ئەو خوێندکارانە یاخود بەڕێستان یاخود ئەم ئیڤێنتە ئێوە چۆن بانکێشکران؟ بە شێوەی گشتی سەرەتا پێم خۆش بۆ ڕوونکردنەوەی بم کە ساڵانە هواوی پێشبڕکێی تەکنەلۆژی ڕاگەیەنێت لەسەر وێبسایتی خۆیان و هەروەها زۆرێک لە زانکۆکان ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش پارتنەرشیپ واتە هاوبەشیان هەیە لەگەڵ کۆمپانیای هواوی بۆ پەرەپێدانی تەکنەلۆژی. ئەم پێشانگای تەکنەلۆژی یاخود ئەم پێشبڕکێ تەکنەلۆژیە دوو بواری زۆر جیاواز لە خۆی گرێت. یەکێکیان پێوترێ پراکتیس واتە ئەو کەسانی کە یانەوێ بەشدار بن پێشتر وانەکان منهەجێکیان پێگیرێت خۆیان ئامادەکەن دواتر تاقیکردنەوەی تیۆریەکەن و سێ کەس لە هەریکێک لە بوارەکانی تەکنەلۆژی کە بەرزترین نمرەیان هێنابێت گرنگ نییە لە چ زانکۆیەک بن کۆکرێنەوە ئەکرێن بە تیمێک و بەشداریەکەن و بەشی دووەمیان کە پێوترێ ئینۆڤیشن با AI یاخود بیرۆکەی داهێنەرانە بە بەکارهێنانی زیرەکی دەستکرد ئەویان ئەو بوارەیە کە ئێمە بۆ دووەم ساڵە لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان بەشداری تیاکەین بریتێ لەوەی کە ئێمە بێنین پرۆژەیەک یاخود پێشکەش بکەین بۆ یەکێک لە کێشەکان کە لەسەر ئاستی جیهان یاخود بە تایبەت لە وڵاتەکەی خۆتا هەبێت بە بەکارهێنانی زیرەکی دەستکرد بەکارهێنانی کۆکردنەوەی تەکنەلۆژیای سەردەم بۆ ئەوەی بتوانین چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بدۆزینەوە. بەڵێ کەواتە دکتۆر ئەم پێشبڕکێ یاخود بڵین ئەم ئیڤێنتە هەم پراکتیشی بوو هەم تیۆری. خوێندکارانی زانکۆی قەیوان لە هەردوو بوارەکە بەشداریان کرد بوو هەم تەنها لە بواری دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان لەسەر ئاستی جیهان بەشداریمان کرد بوو کە پێوترێ ئینۆڤیشن با AI یاخود بیرۆکەی داهێنەرانە بە زیرەکی دەستکرد. بەڵێ کەژەخان چه هەستێک هەبوو کاتێک بەشداریت لەم ئیڤێنتە لەم پێشبڕکێ نێودەوڵەتیە کرد وەکو زانکۆی قەیوان؟ سڵاوتان لە بەبیانیتان باش سپاس بۆ کورسات بۆم دەرفەتە بێگومان هەستێکی زۆر خۆشە لە بەرەوەی کاتێکە تۆ بەشداری لەم جۆرە پێشبڕکێیانە ئەکەیت یاخود ئەچیتە دەرەوەی وڵات بۆ بەدەستهێنانی بڕوانامەکەی بە یاخود بۆ دووبارە قۆناغی داهاتووی دیکەی پێشبڕکێکە بێت هەستێکی زۆر خۆشە تۆ تەلەبەی وڵاتانی دیکە بینیت زانکۆکانی ئەوانە بینی ژینگەی ئەکادیمی وڵاتە جۆرا و جۆرەکانە بینیت واتە هەم پەیوەندیەک دروستەکەی هەمیش بێگومان بۆ تاکە کەس چۆنەڵی خۆم و هەردوو هاوڕەکەی تریشم دەستکەوتێکی زۆر گەورەمان بەدەست هێناوە لە بەرەوەی هەم سوپاس بەخوات توانیمان پلەی دووەم بەدەست بێنین هەمیش لەلایەنی AIەوە ئەمە کۆمەڵە کورسی هواویمان بینیوە بە هەمان شێوە زانێرێکی زۆریشمان دەستکەوتووە و هەستێکی زۆر زۆر خۆشیش بوو. بەڵێ کەژێخان چیە بوون ئەوانی تر کە لەگەڵتانە بەشدار بوون یاخود چەند زانکۆ بە دیاری کراوی یاخود لە ڕووی تەمەنەوە ئەم جۆرە ئیڤێنتانە تا چەند کاریگەریە لەسەر ئاڵ و گۆڕی ئەزمون لە نێوان خوێندکارەکاندا هەڵبەت تۆ لە هەرێمی کوردستان فڵان خوێندکار لە وڵاتێکیکە ئەم لە وڵاتێکیکە بێگومان هەروەکو دکتۆر ئاماژەی پێکرد و ڕەوتی جیاوازە ئێمە لەسەر ڕەوتی داهێنان یاخود ئینۆڤیشن تراک بەشدار بووین لە وڵاتی عێراق 17 تیم بەشدار بوو لەو 17 تیمە مەتوانیمان پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بەدەست بێنین دواتر لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 258 تیم مایەوە لەم 258 تیمە 8 تیم بۆ وڵاتی سعودیە سەرکەوت لە وڵاتی سعودیەش لە نێوان 8 تیمە توانیمان پلەی دووەم بەدەست بێنین واتە لە 258 وڵات 8 تیم بۆ سعودیە سەرکەوت وڵاتەکان کازاخستان بوو پاکستان بوو قەتەر بوو سعودیە خۆی بوو عێراق بوو لەبەرەوە ئێمە توانیمان پەیوەندی لەگەڵ خوێندکارانی هەموو ئەم وڵاتانە لەوێ دروست بکەین و هەر لە عێراقیش خۆمان 9 خوێندکار بووین
شەش خوێندکارەکەیت لە ڕوتی کۆمپیتینگ و کلااودا بوون ئێمەش ئینۆڤیشن بوو واتە هەم لە ناوخۆی خۆمان لەگەڵ خوێندکارانی زانکۆ جیاوازەکانی کوردستان توانیمان پەیوەندی دروست بکەین هەم خوێندکارانی دەرەوەی عێراقیش. بەڵێ کاژێ خانم دواتر پرسیاری کە لێکەمە چمەوە لای دکتۆر من ئەوەی لاویانەکانە بینیم ئاڵای هەرێمی کوردستانی تیانە بۆ ڕاستە ئێمە لە چوارچێوەی عێراقین ئاڵای عێراقم بینی ئاڵای هەرێم نەبینی ئێمە حکوومەتی خۆمانەیە لە چوارچێوەی عێراقا فیدراالیەتمان هەیە بۆ ئاڵای هەرێمیتیانە بوو. ڕاستی ئێمەش سەرەتا و پرسیارەمان لا دروست بوو و کاتێکیش نەڕێخەرانی ئەو ئیڤنتەکە پرسیارمان کردوتیان ئێمە ئەم ئیڤنتە تەنها لەسەر ئاستی وڵاتانە وەکو هەرێم بەشداری نەکراوە لە ئێمە وەکو نوێنەری عێراق بەشداریمان کرد بۆ لەم پێشبڕکێیە چونکە ئەوان تەنها بۆ وڵاتەکان ئەم پێشبڕکێ ڕێگەخان بەڵام ئەوەی کە جێی ئاماژەیە ئێمە نۆ خوێندکار ڕۆشت بووین کە هەر لە چەند زانکۆیەکی جیاوازەوە هەمومان نوێنەری عێراقمانە کرد بەڵام هەموو خوێندکارەکان لەسەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان بەشداریان کرد. بەڵێکەواتە دکتۆر هیچ زانکۆیشی عێراق بە شێوەیەکی گشتی بەشداریان نەکردبوو بەشداریان کردبوو بەڵام سەر نەکەوتون بۆ قۆناغەکانی داهاتووی پێشبڕکێەکە. بەڵێ دکتۆر ئەگەر بکرێ باسی پێشبڕکێەکەمان بۆ بکەیت زیاتر ڕکابەریەکە لە نێوان خوێندکارانی چ زانکۆیەکا بوو بۆ نمونە بە شێوەیەکی گشتی پێشبڕکێەکە هەر تیمێک با بڵێن یەکێک لە پرۆپۆزەڵێکی نووسی بوو چارەسەری یەکێک لە کێشەکان بە ئەوەی کە زۆرتر گرنگی پێیرا ئەوانە بوون کە پەیوەندی بەلایانی تەندروستی و خود لایانی ژینگەوە هەبوو لە کۆتاییە ئەوەی کە یەکەم و دووەم بوون خوێندکارانی سعودیە بوون کە پرۆژەیەکیان دروست کردبوو بۆ تراکردن یاخودۆکو بڵین ئامێری سعاتی سمارت وۆچ کە ئێستا هەیە لە دەست دەکرێت بەڵام بە تێچوویەکی کەمتر کە بتوانرێت چاودێری لێدانی دڵ و زەخت و ئەمە ئەم شتانە بکرێت بەڵام پرۆژەکەی ئێمە زیاتر پرۆژەیەکی گەورەتر بوو لەسەر ئاستی جیهانی بوو بۆ دۆزینەوەی چارەسەرێک لە کاتی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان و گۆڕانکاری کەشوهەوە و هەروەها ئاگاداری پێشوەختە لە بەبیانبوونی ناوچەکان. بەڵێ کەژێ خان تا چەند ڕکابەری لە نێوان خوێندکارە بەشداربووەکان هەبووە سەبارەت بەو بابەتانی کە پێشکەشکراوە هەڵبەت وەک دکتۆر باسی کرد هەم لایانی پراکتیشیە بوو ئەم لایانی تیۆری جگە لەوەش ئەم پێشبڕکێ ئەم ئیڤنتە چەند ڕۆژی خیان بەلەوە دەست پێ بکەم ئیڤنتەکە سێ ڕۆژی خیان سێ ڕۆژ لە وڵاتی سعودی بووین بەڵام ئەمە پێشووتر هەر لە سەرەتای مانگیدەوە پرۆپۆزەڵی پرۆجێکتەکەمان نردووە بە کۆمپانیای هواوی پاشان بە چەند قۆناغێک تێپەڕیوە و بەپێی چەند بنەمایەک باشترین پرۆژە هەڵبژێردراوە بۆ نمونە ئایا چەندەم پرۆژەیە داهێنانی تیا چەندێک تەکنۆلۆژیای تیا بەکارەهێنیت و چەندێک خزمەتی چەنەڵی گشت ئەکا بە شێوەیەکی گشتیواتە تەنها بۆ تاکە کەس نییە و کولفەکەی چەندێکە لەوێ هەمومان چەند پرۆژەیەکی جیاوازمان هەبوو هەشتیم کە سەرکەوتو بووین لەوێ ڕکابەرێکە تونند بوو طبعا زۆر ئەمە خۆمان چۆنەڵی هەنێکی تیا بوو ڕێک هەمان بابەت نەبوو بەڵام چۆنەڵی منافەسەیەکی زۆر هەبوو لەوێ بەس لە هەمان کات هاوڕێتیەکی زۆر باشی تیا بوو ئەتا هەم منافس بووین هەم بەیەکەوە هاوڕێ بووینەوە نەبوو بڵێ بێ بە شەڕیا شتێکی تری لە بابەتە بەڵام زۆر منافەسەیەکی باش بوو و زۆر شتی لێەوە فێربووین لە بەرەی هەروەکو وتم هەنێک لە بابەتەکان پەیوەندیان بەیەکەوە بووتەوە بۆ ئەوەی خۆت زیاتر دەربخەیت و بیسەلمێنی کە پرۆژەکەی تۆ باشترە بۆ ئەو لایەنانە. بەڵێ کەژێخان ئەوەی شتێکە سەرنجی زۆر ڕاکیشام مای خۆشحاڵەیە کە کچانی ئێمە شاوشێوەی کچانی زانکۆ نێو دەوڵەتیەکان زانکۆکانی گیان بەشداری لەو بۆنەوە ئیڤنتە نێو دەوڵەتیەکان ئەکەن پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە چەند کچ بە شێوەیەکی گشتی بەشداریان کردبوو شێر بەر چ وڵاتێکەوت بوو لە وڵاتی عێراق هەر خۆم بەتەنها کەس بووم ئاتە لە خوێندکار خۆم بەڵە بەتەنها کەس بووم هەر هەش خوێندکارەکەی تر کوڕ بوون وڵاتەکانی تریش بە شێوەیەکی بەرچاو کوڕ زیاتر بەشدار بوون لە عێراق هەر من کەچ بووم بەڵام ئەوەی کە زۆر دیقەتمی وڵاتی ئۆزبەکستان زۆرترین ڕێژەی کچیتیا بوو ئەبزانم تقریبان 6 کچێک بەشدار بوون لەوێ چونکە تقریبان 13 خوێندکار بوون 6یان کەچ بوون وڵاتەکانی ترە مووی تاکوتەر ئاوا یەک و دوانی تیا بوو. بەڵێ دکتۆر ئەم پێشبڕکێ کۆتایی هاتووە یاخود بەردەوامە ئەم پێشبڕکێ بەردەوامە بێت ئەوەی کە یەکەم جار میکانیزمەکەی چۆنە بۆ تا ئێستا بەردەوامە بۆ نمونە ئێوە پلەی دومتان بەدەستێناوە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەمان کاتە بەردەوامیشە بەردەوامە بێ بەو شێوەی کە
لە یەکەم و دووەمی ئەو چەند زۆنێک دیاری کراوە بۆ نمونە وڵاتانی گشتی بە زۆری کراون بە 7 بۆ 8 زۆنەوە بۆ نمونە خۆرهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ئەفریقا وڵاتانی ئەوروپا یاخود ئەمریکای لاتین دواتر یەکەم و دووەم و سێمی هەر یەکێک لەو زۆنانە ئەچن بۆ وڵاتی سین لەوێ پێوترێ گلۆبال فاینال کە لەوێ جارێکی تر پێشبڕکێکە دەست پێکاتەوە لەسەر ئاستی جیهان کاتە بە چەند ستێک پێگەڕا دکتۆر یەکەمدا لەسەر ئاستی وڵاتەکەی خۆتە تەنها یەکەمی ئەو وڵاتە دیاریەکری یەکەمی وڵاتەکان ئەڕۆن بۆ زۆنی دووەم کە پێوترێ خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاست دواتر سێ تیم لە سەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست سێ تیم لە وڵاتی ئەفریقا لە وڵاتانی ئەفریقا سێ تیم لەسەر زۆنی ئەمریکای لاتین هەر یەکێک ئەمانە کۆکرێنەوە بە کۆی گشتی 25 بۆ 30 تیمی تر کۆکرێنەوە ئاماداکرێن لە وڵاتی سین بۆ بەشداریکردن لە کۆتایی پێشبڕکێکەکە دکتۆر دیاری وەک باسمان کرد ئێوە پلەی دۆمتان بەدەستێناوە کەجێ خۆشحاڵە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە تا چەند ئەرک و لێپسراوێتیتان زیاد دەکات بۆ داهاتوو بە شێوەیەکی گشتی هەڵبەت هەر خەڵاتێک پێویستە خەڵاتیکەی بەدوایە بە دڵنیاییەوە ماوامان لێکات کە بۆ ساڵانی داهاتوو هەوڵ بین لە بوارەکانی تریشا بەشداری بکەین و هەوڵ بین پێرفۆرمانس یاخود ئاستێکی باشتر پێشکەش بکەین ئەوەی جی خۆشحاڵەیە کە ئێمە پاریژ لە هەمان بوارە بەشداریمان کرد کە پرۆژەیەک بوو بۆ چارەسەرکردنی کێشەی تەندروستی بە تایبەت لە هەرێمی کوردستان دواتر لەسەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست پرۆژەکەمان یەکەم بوو چوین بۆ وڵاتی سین لەوێش بەشداریمان کرد لەسەر ئاستی وڵاتانی جیهان لەوێش پلەی دووەمان بەدەستێنا بەڵێ دکتۆر ئەو پرۆژەیە خودۆ بابەتێکی ئێوە بەشداریتان پێکرد و پلەی دووەمتان بەدەستێنا لە بواری تەکنۆلۆژیا تا چەند کاریگەری بێ بۆ سێکتەرەکانی تر لە هەرێمی کوردستان هەڵبەت باسی ژینگەت کرد باسی بە بیابانبوونت کرد یاخود ئاگرکەوتنەوە بۆ نمونە ئەمە تا چەند کاریگەری هەیە بۆ سەم سێکتەرانە لە هەرێمی کوردستان ئەمە وەکو ئەزانین کە ساڵانە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە جیهان کێشەیەکی زۆر گەورە هەیە ئەویش کەوتنەوەی ئاگرە لە دارستانەکان و هەر کێشە گەورەکە لەوە دەست پێکات کاتێک ئاگرەکە تەشە ناکات ئیتر لە کۆنتترۆل دەرەچێت ئەو کاتە پێزانرێت لەو کاتەشا کوژانەوەی زۆر زەحمەتە بەڵام تا ئەو کاتی ئەو ئاگرا کپەکرێتەوە ئەکوشێتەوە ڕێژەیەکی زۆر لە دارستانەکان لە ناوچێت پرۆژەکەی ئێمە لەسەر ئەوە سەرچاوی گر کە چۆن وا بکەین پێشوەختە زانیاریمان هەبێت لەسەر ئاگرکەوتنەوە هەل لە دروستبوونی بچووکترین هەستی ئاگرکردنەوە دووکەڵبوونێکی ڕاستەوخۆ بە بەکارهێنانی چەند ئامێرێکی زیرەک هەستەوەری زیرەک بەکارهێنانی مانگە دەستکردەکان و هەروەها کۆکردنەوەی ژیری دەستکرد هەموو ئەمانە بەیەکەوە لە ڕاستەوخۆ لە یەکەم ستەیجی ئاگرەکەیە بتوانین ئاگدار بین و سیستمەکە ئەسڵەن خودکارانە توانای کوژانەوەی ئاگرەکەی هەیە بەڵام لە ڕاستەوخۆ لەگەڵ دەستپێکردنی کارەکانی خۆی سیستمەکە بە ئۆتۆماتیکی بۆ کوژانەوەی ئاگرەکە زانیاریە بە ناوەندەکانی ژینگە نەزاون و هەروە ناوەندەکانی ئاگرکوژێنەوە بۆ ئەوی ئەوانیش بە ئەرکی خۆیان هەستن لە حاڵەتێکە ئەگەر ئاگرەکە زۆر گەورە بوو لە توانای ئەوە نەبوو کە سیستمەکە خۆی بیکوژێنێتەوە ئەوەی کە زۆر گرنگە و جێگەی بایخە ئەو سیستمی کە ئێمە پێشنیارمان کردووە لە 100% پێویست بە وزەی دەرەکی ناکات هەمووی وزەی سروشتی بەکارهێنێت هەر لە کارەبایەت کە دابینەکرێت بۆ پرۆژەکە کە بەکارهێنانی تۆربینی هەوایە خۆمانەزانین لە دارستان و شاخکان کە بەردەوام هەوا هەیە و ئەو تۆربینانە کارەبا دابینەکەن و هەروەها بۆ کوژانەوەی ئاگرەکە ئێمە پێشنیاری دروستکردنی چاڵاومان دروست کردووە کە ڕاستەوخۆ کۆکردنەوەی ئاوی بارانە و بەفری تواوەیە بۆ سوودوەرگرتنی لە کوژانەوەی باڵێ کەژێ خان چۆن خۆتان بۆ قۆناغی دووەم پێشبڕچەکە ئامادەکەن بێگومان ئێمە سەرەتا کە پرۆپۆزەڵەکەمان نرد بە جۆرێکی تر خۆمان ئامادەکرد بوو هەر سێپێکە سەرەکەوتین دووبارە مراجعەی هەموو ئەو بابەتانەمانە کرد کە پێشکەشمان کردووە و ئینشاءالله بۆ قۆناغی داهاتووش هەوڵەین ئێمە بیرۆکەکە هەر ناگۆڕین بەڵام هەوڵەین بە شێوازێکی باشتر تەقدیمی بکەین و زیاتر گشتگیری بکەینەوە بۆ نمونە چۆن لێرە ئێمە ئەوە زیاتر هاانیان کە ساڵانە بەداخەوە ڕێژێکی زۆری دارستانەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری سلەیمانیە سووتێ چۆن بتوانین زیاتر گشتگیری کەین هەم بۆ شارەکانی تر هەم بۆ ئاستی جیهان ئەم پرۆژەیە دابمەزرێنین و ئیسفادەیەکی ئامی هەبە. ئەمەش بە هیواین دکتۆر من دوا پرسیارەدا ڕاستا کەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە هەڵبەت جگە لە توێژین و بابەتەکانی ئێوە بابەتی کە پراکتیشی و تیۆری پێشکەش کراوە لەوێ لە پێشبڕچێکە پرسیارەکەم ئەوەیە تا چەند توانیوتان یاخود بەنیاز نین ئەو بابەتانە کە تاوتوێ کراوە لەوێ لە ڕێی کۆنفرانسێکەوە لە زانکۆی قەیوان بێ یاخود لە هەر بۆنێک کە بە لە هەرێمی کوردستان بیخەنە ڕوو ئێمە پار دوای پێشکەشکردنی پرۆژەکە کۆنفرانسێکمان لە زانکۆی خۆمان ئەنجامە بۆ زیاتر واروە کۆنسوڵی وڵاتی چینمان بان کرد چونکە پرۆژەکەمان لە
وڵاتی چین پلەی دومی بەدەستێنا بوو بۆ ئەوەی ئاشناکەی بەڵام ئەم ساڵ بڕیارمان ناوە لەسەر ئاستی هەرمی کوردستان چەند پرۆژەیەکی یاخود پێشانگایەکی نێودەوڵەتی ئەنجامێری وەکو سمارت سوولی یاخود هایتێک سەرێکێک لەمانە بە خۆشحاڵی ئەومانەوێت لەوێش بەشداری بکەین و پرۆژەکەمان لەسەر ئاستی هەرمی کوردستان و عێراقیش بناسێنی. بەڵێ دکتۆر دیاری عەبدولخالق سەرپەرشتیاری خوێندکارانی بەشدار بوو لە پشکچێکە و کەژێ ئامانج بەشداربووی پێشبڕکێی هواوی بۆ تەکنەلۆژیا سوپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای سەرکەوتن و داهێنانی زیاتر. سپاس بۆ بەخێر.